پرۆژەی هارپ و گۆڕینی کەش و هەوا. لە هەندێک فیلمدا دیومانە کە سیستەمێ بەکاردێت بۆ گۆڕینی کەش و هەوا و دروستکردنی گەردەلوولی بێز و زەمین لەرزە و لافە و کاولکاری زۆر گەورە. هەندێکمان تەنها دەڵێن ئەمە بەس بۆ فیلمەکەی و شتی وان نییە، هەندێکیشمان دەڵێن تۆ بڵێ شتی وا دروستکرابێت و بوونی هەبێ. سەرەتای بیرۆکە و دروستکردنی سیستەمێکی لەم شێوەیە دەگەڕێتەوە بۆ زانا و مۆهندیسی کارەبا و میکانیک نیکۆلا تێسلا نزیکەی 84 ساڵ لەمەوبەر. ئەو کاتەی تێسلا تەمەنی 75 ساڵ بوو کاتێ لە چاوپێکەوتنێک قسەی لەسەر ئەم جۆرە داهێنان و بیرۆکەکانی کردبوو. ئەویش لە گۆڤاری تایم تێسلا وتی من لە ئێستادا ئیش لەسەر دوو شت ئەەکەم. یەکەم شت ڕوونکردنەوەیە کە پابەندە لەسەر بیرکاری و شتی دیاریکراو کە پرۆفیسۆر ئەنیشتانیش هەروەها هەوڵیدا بۆ ڕوونکردنەوەکەی. لێکدانەوەکەی من لە چەند لایەنێکەوە دژە و بیردۆزەکەی ئەنیشتانیش ڕەت دەکاتەوە، هاوڕانیە لەگەڵیە. ڕوونکردنەوەکەی من بۆ ئەم ڕووداوە سروشتیانە وەکو ئەوەی ئەو تێکەڵ نەبووە، وە کاتێک کە ئامادە ئەبم دەری بخەم ئەو کات ئەبینرێت کە من لێکدانەوەکانی خۆم سەلماندووە. دووەم شت من کار لەسەر گەشەپێدانی سەرچاوێکی نوێی وزە دەکەم. کاتێک ئەڵێم سەرچاوێکی نوێ مەبەستم ئەوەیە کە وزەم گۆڕیەوە بۆ سەرچاوێکی تر کە پێشتر هیچ زانایەکی تر نەیکردووە. بەپێی زانیاریەکانم بیرۆکەکە ئەوەیە یەکەم شت کە بە مێشکمدا هات سەدمەیەکی گەورە بوو بۆم. ڕووناکی ئەکاتە سەر زۆرێک لەو دیاردانەی کە گەردوونی سەر لێشەوەندە بوو کە لەوانەیە نرخێکی پیشەسازی هەبێت، بە تایبەتی لە دروستکردنی بازاڕێکی بێسنوور. تەنها بۆ ئاسن من تەنها ئەتوانم بڵێم ئەم جارە لە سەرچاوێکی بە تەواوەتی تازە و بیر لێ نەکراوە وزە بۆ هەموو پێداویستیەکی شەو و ڕۆژ بەبێ وەستان لە هەموو کاتێکی ساڵیشدا ئامێرێک بۆ گرتنی وزە و گۆڕینی کە بەشداری پێ دەکات لە هەردوو سیفەتەکانی کارەبا و میکانیکی. وە بیرۆکەیەک ئەبێت لە سادەیەوە و دەڵێت لە سەرەتادا تێچوونەکەی لەوانەیە زۆر بەرز بێت، بەڵام ئەم بربەستەش نامێنێت و هەر لەسەر ئەوە خیسەکە نامێنێت. ئەگەر بەکەڵک بێت بۆ وەسفکردن ناتوانرێت بشکێنرێت و بۆ ماوەیەکی دوور و درێژ کار ئەکات بەبێ ئەوەی پارەی زیاتری تیا سەرف بکەین. تێسلا لە دروستکردنی ئەم جۆرە سیستەمە مەبەستی بۆ ئەوە نەبوو کە ئێستا چۆن ئەمریکا دەستکاری کردووە و بەکاری دێنن، بەڵکو بۆ مەبەستی تر بەکار داهات و دەتوانرا مەترسی کەشەوەوا کەم کاتەوە. ئەم سیستەمە دەمێکە هەیە هەرچەندە کاتی ئاشکرابوونیان چەند ساڵێک لەمەوبەر بووە، بەگشتی لە دوای ساڵی 2010ەوە ئەم هەواڵانە ئاشکرا بوون. جا بەدزی بوو بێیان بە فەرمی ئەمریکا پێی وابوو کە هەندێک وڵاتی تر دژی ئەمریکا ئەم جۆرە سیستەمانە بەکار دێنن وا بیریان دەکردەوە هۆکاری هەندێک باو بۆرانی گەورەی تێکدەر وڵاتی تری لە پشت بێ. بۆیە چەند ساڵێکیش ئەمریکا ئەم سیستەمەی تایبەت بە خۆی پەرە پێداوە. حکومەتی ئەمریکا دەڵێن تەنها بۆ پارێزگاری و کۆنتڕۆڵکردنی کەشوهەوای خۆمان بەکاری دێنین بۆ ئەوەی زیانەکانی باو بۆرانی گەردەلوول و کەم بێتەوە لەسەرمان، بەڵام لە ڕاستیدا ئەمانە وا بیر ناکەنەوە، بەڵکو ئەم جۆرە سیستەمەیان گۆڕیەوە بۆ چەکێکی زۆر ترسناک و کوشندە کە دژی وڵاتانی تر بەکار دێت و بەکار هاتووە. بەرنامەی تیشکدەری چالاکی لەرەلەری بەرز تردان عالیە. های فریکوێنسی ئاکتیڤ ئەورۆرا ریسێرچ پرۆگرام ئیشکردن لە پرۆژەی هەرپ ساڵی 1993 دەستی پێکردووە. ساڵی 2007 کۆتایی هات بە ئیشکردن تێیدا. بەڵێندەری ئەم پرۆژەیە کۆمپانیای BAE Systems بۆ تەکنەلۆجیای پێشکەوتوو بوو. بەرنامەیەکی توێژینەوەیە لە بەرگی ئاوێنی دۆزینەوەیکی هاوبەش بوو لە نێوان هێزی دەریایی و هێزی ئاسمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و زانکۆی ئالاسکا و داریە. ئەم پرۆژەیە دروستکراوە و پەرەی پێدراوە لەلایەن کۆمپانیای BAE بۆ تەکنەلۆجیای پێشکەوتوو. مەبەست لە دروستکردنی بریتی بوو لە شیکاری لە بەرگی ئاوێنیدا وەگەڕان بۆ بەهێزکردن و بەرەو پێشبردننی تەکنەلۆجیە لە مەودەی بەرگی ئاوێنیدا بۆ ئامێرە بێتەلەکان و پەیوەندی و چاودێریکردن. پرۆژەی هەرپ سەرپەرشتی دەکرێت لەلایەن دامەزراوی سەرەکی لە جەمسەری باکوور کە ناسراوە بە وێزگەی توێژینەوەی زانستی. ئەم وێزگەیە لەو شوێنەدا دروستکرا بۆ هێزی ئاسمانی ئەمریکا لە ناوچەی جاکونا لە ویلایەتی ئالاسکا. ئەو ئامێرانەی کە زۆر دیارن لەم وێزگەیەدا بریتین لە ئامێری ئایۆنسفێری IRI کە ئەوەش دەستەواژەیەکە بۆ ئاسانناردنی لەرەلەرێکی بەرزی بەهێز. هایت فریکوێنسی ئامێرە بێتەلەکان
و بەڕێوە دەچێت یاخود ئیش دەکات لە ڕێگەی لەرە بەرزەکانی خستنەگەڕەوە لەو سنوورەدا. ئامێری ئایۆنسفێری گەڕان IRI بەکاردێت بۆ جوڵاندن و هەژاندنی ناوچەیەکی دیاریکراو لە مەودای ئایۆنسفێر بە شێوەیەکی کاتی و چەندین ئامێری تر بەکاردێت وەک ئامێری لەرەلەری زۆر بەرز و ڕادەی خوێندنەوەی لەرەلەری بەرز و ئامێری پێوانەی موگناتیزی و جیهازی هەندەری موگناتیزی. هەموو ئەم ئامێرانە بەکاردێن بۆ زانینی کردارە فیزیایانەی کە ڕوودەدەن لەو ناوچەیە. ئەم سیستەمە وەکو ئاماژەم پێدا دەکەوێتە جاکۆنە لە ئالاسکای ئەمریکا و لەژێر دەسەڵاتی هێزی ئاسمانی و هێزی دەریایی ئەمریکادایە. ئەو کەسانی ئەم جۆرە سیستەمەیان پەرە پێداوەتەوە دوای تێسلا دەڵێن بۆ کاری باش و سوودبەخشە، بەڵام وانە بەڵکو ئامانجی تریان هەیە. ئەم سیستەمە لە شوێنێکی فراوان و تەختدا دروستکراوە، پێکاتوە لە ناوەندێکی گەورەی دەرپەڕاندنی وزەی کارەبایی و کارۆمۆگناتیزی. جگە لەو کارەبایی بەکاری دێنێ ئەوە ترانسفەرمەر و ئەمپلیفایەری گەورەی کەری وزەی کارەبایی هەیە کە ئاڕاستەی ئاسمان ئەکرێت و ئەویش بۆ هەورەکانە و لەگەڵ هەندێک کرداری تر کە تەنها خۆیان دەزانن چی دەکەن. لە کاتی داگیرساندنی ئەم سیستەمە لە ماوەی 1 بۆ 2 چرکە ملیارە واد وزەی کارەبا بەکاردێنێ و بە جۆرە پلەی گەرمی ئەو شوێنە تێیدا دانراوە و بەرز دەبێتەوە کە مرۆڤ خۆی بۆ ڕەناگیرێت تێیدا. لەگەڵ ئەوەش وزەی تەقێنەری ئەم سیستەمە زۆر بەرز دەبێتەوە. با بزانین تواناکانی هارپ چییە؟ کاولکاری و لە کارخستنی سیستەمە ئەلکترۆنیەکان وەکو ئینتەرنێت و پەیوەندی تەلەفۆنی و دەنگی، گۆڕینی کەشوهەوای وڵاتێک بە یەکجار لە شوێنە جوگرافیا فراوانەکان، بەرهەمهێنانی تەکنەلۆژیای وەشاندنی گورزە تیشک کە دەتوانرێ بەکار بهێنرێ بۆ کاولکاری و سوتاندنی ئامانجێک لە دووری هەزاران کیلۆمەتر بە خێرای ڕووناکی وەکو تیشکی مایکرۆوەیڤ، بەکارهێنانی وەکو تیشکێکی نەبینراو لە بەرچاوی خەڵک کە دەبێتە هۆی توشبوون بە ژێرپەنجە و هەندێک نەخۆشی کوژەر بە جۆرێ نازانرێ کەسی مردوو بە چەو هۆکارێک مردووە. لە ڕێگەی ئەم چەکەوە دەتوانرێەوە لە خەڵکی ناوچەیەک بکرێ جێل و خەواڵوو بکرێن یان تێکدانی مێشکی خەڵکی، ئەویش بەوەی کاریگەری ئەو شەپۆ لە کارۆمۆگناتیزیانەی لەسەر مێشکی مرۆڤ دروست ئەبێت. دروستکردنی جۆرە دەنگێک بۆ تێکدانی مێشک و دروستکردنی شەپۆلی ژاوەژەو کە سیستەمی بیستنی مرۆڤ تێک دەدات و ناشزانرێ ئەو دەنگە لەکوێوە دێت. چەند ساڵێک لەمەوبەر ئەو ڤیدیۆیانەی بڵاو بوویەوە کە لە چەند شارێک بیسترا بێ ئەوەی بزانن سەرچاوەکەی لەکوێوەیە. هەموو ئەم هێزانان لە ڕێگەی پەخشکردن و ناردنی گورزە شەپۆلی چڕ و پڕپێک دێ کە دەگاتە سەر و 3.6 گیگاوات و ئاڕاستەی ئاسمان دەکرێ و دەشتوانێت چینی ئۆزۆن کون بکات. پاشان ئەم جۆرە گورزە شەپۆلانە دەدرێنەوە بە پلەی و ئاڕاستەی دیاریکراو، ئامانجی شوێنێ دەکرێ بەمەش چەکێکی کارۆمۆگناتیزی فراوان و وزە بەرز بەرهەم دێ کە توانەیەکی کاولکاری و گۆڕەری لە ڕادە بەدەری هەیە و ئاڕاستەکردن و وەشاندنی تیشکەکان دەقیق و ڕێکە 1 سانتیمەتر هەڵە ناکات و بە خێرای ڕووناکی ئاڕاستەی ئامانجەکان دەکرێت. تەبیعی ئەم تیشکانە هەمویان سوتێنەر و کوونکەرن وەکو باسم کرد. زۆرینەی زانکانی بواری فیزیا و گەردوونی و کارەبایی ئەوە پشڕاست ئەکەنەوە لەسەر یەک ڕێکەوتون، ئەوەش ئەوەیە کە هەموو ئەو بەرزبوونەوە زۆرانەی پلەی گەرمە و فراوانبوونی کونی چینی ئۆزۆن و ئەم هەموو زەمین لەرزە زۆرانە جاهی سەر زەوی بێت یان ژێر ئاوی بێت هەمویان بەهۆی ئەم جۆرە سیستەمەوەیە. چونکە لە ساڵانی پێشوودا بەو ڕادەیە زەمین لەرزە و گەرمای زۆر نەبووە، ئەم جۆرە تیشکانە ئاڕاستەی چەند وڵاتێکی عەرەبی کراوە لە ساڵانی پێشووتر، لەوانە میسر، ئیماڕات کە پلەی گەرمیان زۆر بەرز بووتەوە، بەڵام زۆر خەڵک هەن هەستی پێ ناکەن و نازانن ئەمانە هەمویان بەوەی ئەم سیستەمە تیشکدانەوە دەکرێت.